لە شاری هەولێر دیداری مێری بەڕێوە چوو. لە دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بە پانێڵێک بەشداری دیدارەکە بوو. لە هەردوو حیزبی حکومڕان ناومێدم کە بتوانن گۆڕانکاری بەسەر خۆیاندا بێنن. لە پانێڵەکەدا مامۆستا عەلی باپیر بەڕاشکاوی بێ ئومێدی خۆی نیشاندا کە پارتی و یەکێتی گوێ بگرن و ئەو دۆخە چاک بکەن کە 32 ساڵە کوردستانیان بەو ڕۆژە گەیاندووە. خواواقعی هیچ کۆمەڵگایەک واتە واقعی سیاسی ئابووری کۆمەڵایەتیان ناگۆڕێ تاکو ئەوان خۆیان نەگۆڕن، خۆیان واتە بیر و بۆچوونەکانیان، هەستونەستەکانیان، سلوک و ڕەوشت و ڕەفتاریان ئەو سێ دەبێت ئەوانە بگۆڕدرێن. ئەمجا واقعە سیاسیەکە ڕەنگدانەوەی ئەوەیە کە لە دەرونی ئینسانەکاندا هەیە. بۆیە من ڕاستی لە هەردوو حیزبی حکومڕان ناومێدم کە بتوانن گۆڕانکاری بەسەر خۆیاندا بێنن و دوایش گۆڕانکاری بەسەر واقعی هەرێمی کوردستاندا بێن. ئێمە ئەو 33 ساڵە بەو شێوەیە چوونە دوێ و من تا ئێستا بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبینیوە بچێتە سەر مینبەر، بچێتە سەر تەلەڤیزیۆن بوێری ئەوەی هەبێ بڵێ خەڵکینە جەماوەری هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی کەم تەرخەم بووین، ئێمە هەڵەکار بووین، ئێمە ئەو نوقسانیمان هەبوو. دەسەڵات هەندێک لەو شتانە دەکات بۆی خەڵک یەکجاری معارەزەی لەبەر چاو بکەوێت. هەر لە پانێڵەکەدا سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی لەوە کرد و دەڵێت ئۆپۆزیسیۆن زەقترین کەم و کوڕیان ئەوەیە پەرشوبڵاون، هەندێکیشیان دروستکراون و وەکو کۆلارەوان کەی دەسەڵاتویستی لەسەر بوو دەیان نیشێنێتەوە. معارەزە بەڵێ کەم و کوڕی هەیە. یەکێ لە کەم و کوڕیەکانی یاخود زەقترین کەم و کوڕی ئەوەیە کە پەرژوبڵاوە. پەرژوبڵاوەکەی لە چیوە دێ؟ بە بۆچوونی من زیاتر لەوەوە دێ کە هەندێکیان خاوەنی بیرڕای خۆیان نین. بەشێک لە معارەزە هەز دەکەم دروستکراوە وەکو کۆلارە نی منداڵ هەڵی دەدات و دوای دەینیشێنێتەوە، وەک کۆلارە هەڵیان داوە لە کاتێکدا ئیشان پێ نەما دەینیشێنەوە. ئەو چ معارەزەیەکە؟ کۆمەڵی دادگەری لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکدا ڕاستگۆ بووە. لە کۆتایی دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر ئاماژە بەوە دەکات کۆمەڵ لەگەڵ خودای و خۆی و خەڵکیشدا ڕاستگۆ بووە. ئێستاش دەسەڵات لە هەوڵی ئەوەدایە ڕێگە نەدات جارێکی دیکە ئەحمەدی حاجی ڕەشید وەک پەرلەمانتار بچێتەوە بەغداد بە هۆکاری هەڵوێستەکانی لە ڕابردوودا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.